وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لخصمتانين بو بردوان بون لسرخواني پیغمبری خواه صلی اللہ علیہ وسلم. خوزگاه چون ایمه چونت سرخوانی و سفری پیغمبری خواه صلی اللہ علیہ وسلم آگام لیتی که چی خواه روژ روژانیش پیغمبری خواه من دعوت کرده بو سرخوان و سرگانی خومان زانین چه قابلیتی اوی هیا یا خود چه لخوی را بینه بلا خواردنکی من تندرسته یا خود خواردنکی من شرعیه قابلیتی اوی هیا پیغمبری خواه صلی اللہ علیہ وسلم بخواه زانین کز لخوی را بینه که پیغمبری خواه صلی بانکا بو مالو بلی پیغمبری خواه من نانێکم بۆ ئامادە کردویت حەزەکەم ڕۆژ و لایەن بشکێنی ئەو بەرەکەت و خێر و فەڕە بۆ من بێ. ئایا کەس لە خۆی ڕابینێ پێغەمبەری خواسم لە نانەکەی بخوا؟ ئایا کەس لە خۆی ڕابینێ پێغەمبەری خوا تێبینی نەبێ لەسەر نانەکەی؟ وابزانم کەسمان دەرناچین بە سەلامەتی. کەواتە پێویستە کا خۆشەویستەکانم چۆن ئەزانین چەند ڕەسید لە مۆبایڵەکانمان ناماوە، بەشی چەند قسەکردنی تایە و بەشی چەند نابەشمان پێیە، بەشی چەند ئینتەرنێتیشمان پێیە، خۆزگایە بشمان زانیایە خواردنەکانمان چەندێکی تایە، خواردنەکانمان چی تایە، خواردنەکانمان چی ئیسفادەیەکە گەێنێ، خۆزگایە کەیبانۆکانمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەویستەکان بەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئەزانن خۆشکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی بەیەوە فەرمێ والمرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيته. يعني تۆ لە ماڵەکەیان شوانی دەی توخوا شوانێکی باش بە بزانە چ جیایەک چ جۆیەک چ بڕێشێک دەرخواردی بەرخەکانتەی ئەبێ بزانی چی خۆت ئەی خۆیت و چی دەرخواردی خەڵکەی. ئەگەر شوانێکی باش بی دی لە ماڵێکە مەتبەخێکی جوان خۆی گەورەسخی مردەکەت بە بۆی ڕازانویتەتەوە هەموو شتێکی بۆ فراهم هێناوی بەبێ بزانی چی حازرەکەیت. خۆزگایە دایکانمان بەقەدەر دکتۆرێکی تەغزیە شارەزاییان ئەبوو ئەی مناڵەکەم نینۆکی هەڵەوەرێ ئەبێ فڵان خواردنی بمێ چکە نەقسی فڵان ڤیتامینی هەیە. ئەو کاتە دڵمان بۆ خۆشە بوو کە منداڵێکی تەندروست ئەخەینەوە و بە تەندروستی گەورەیانەکەین. خۆشەویستەکانم زەیتی زەیتون لە سا 67 ئاوە، لە سا 13 زەیتە، لە سا 5 پرۆتینە، لە سا 1 معدەن و خوێکانە. سبحان الله. ئەمە جۆرە خواردنێکە، ئەمە جۆرە بەهایەکە لە هەموو شتێکی ترا دەست ناکەوێت. بۆیە ئەوەی کە نەقسی زەیتونی هەبێ زۆر جار کەمتر بە موادەکانی تر بۆی پڕەبێتەوە. یەکێک لەو موادانە موادی سیلینیۆمە، یەکێک لەوانە زینکە، یەکێک لەوانە نوحاسە، یەکێک لەوانە ئاسنە. زەیتی زەیتون یاخود زەیتون سۆدیۆمی تایە، پۆتاسیۆمی تایە، مەگنیسیۆمی تایە، ئاسنی تایە، فۆسفەیتی تایە لەگەڵ یۆدا کە ئێمەی کورد چونکە مەنتەقەیەکی شاخاوین زۆر پێویستمان پێیەتی چونکە نەخۆشەکانمان کە یەکەم جار تووشی نەقسی یۆ دەبن ئینجا قودەکانیان گەورە ئەبێ و گرێ دروستەکا و دوای ئەبێ بە نەخۆشی لێیان. یەکەم نوقتە لە نەقسی یۆدە و دەست پێیەکە بۆ چونکە مەنتەقە شاخاوەکە یۆدەکانمان ئەشواتەوە و ئێمەی کورد ئیسفادەی لێ ناکەین. بۆیە ئەبینیت دووریمان لە زەیتی زەیتون زۆر لە خۆمان و مناڵەکانیشمان ڕۆکەم خوێنە بە تایبەتی ئافرەتە حامیلەکانمان بە تایبەتی خوشەکانمان نەقسی چیان هەیە؟ نەقسی ئاسنیان هەیە. ماعیلم زەیتی زەیتون یەکێکە لە مادە پڕەکان و چڕەکان لە ئاسنە و یەکێکە چۆن خوێن زیادەکە هەر ئابە و شێوەیەش مەناعی ئینسان بە قووە دەکات و زیادێکە. بۆیە ڤیتامینەکان کە لە زەیتی زەیتونە هەن وەکو ڤیتامین ئەی ضرورە بۆ چاو، ضرورە بۆ پێست، ضرورە بۆ میوکۆزا و پەردەکانی ناوەوەی جۆگەی هەرس و جۆگەی هەناسەدان، ضرورە بۆ شەبەکەی چاو، ضرورە مناڵەکانمان بیخۆن. ڤیتامینی تایە کە ضرورە بۆ ئاعزای تەناسولی و حەیواناتی مەنەوی و هەروەها عیلم ئەمڕۆ سەرمان دوێتی کە زەیتی زەیتون ڤیتامین ئی و ڤیتامین کەی تایە کە ئەمەش وا لە ئینسانەکە گەنج بێتەوە بەردەوام وا لە ئینسانەکە ئەنتیۆکسیدانتی تایە کە بە گەنجی دەرکەوێت. یەکێ لەو شتانەی کە ئینسان بە گەنجی ئەهێڵێتەوە سوبحانەڵڵا زەیتی زەیتونە.
ئەزان ئێمەی کورد بۆچی لە خۆمانەوە پیرەبین چونکە زەیتی زەیتون ناخۆین. بچۆسی ئەلبانیا بکە، کەمترین نەخۆشییان هەیە و زۆرترین زیاترین عمرەکەن، حتا نا ئەوروپاشە. سەی ئەو وڵاتانەکە کە زەیتی زەیتونیان تایە و ئەوانە وەکو شلە بەکارێهێنن، زۆر ئیسفادەی لێ ئەەکەن و وڵاتەکەیان تەندروستە، خەڵکەکەیان تەندروستە و زیاترین ژیان بەسەرە بن بە سەحەتێک و تەندروستێکی جوانەوە. ئێمەش سوبحان الله هەر لە چلۆ تەقەتەقمان تێکەوێت و تووشی نەخۆشی و تووشی مشکلە بین، بۆ چونکە مەشاکیلەکانمان زۆرە. ئەوەی کە سوودی هەیە بەڕاستی لێی دووری، ئەوەی کە هیچ ئیسفادەشی لێ ناکەین هەمومان سەرمان تێ کردووەی خۆی. ئەمە بەڵاکەیە. بەڵێ خۆشەویستەکانم، زەیت و زەیتون چاکترین مادەیە لە فایبەرە. یعنی تۆ تەسەوڕەکەی زەیتێک یاخود زەیتونێک فایبەری تیابێ، بەڵێ ئەوەی فایبەر تایە کە لەوانەیە تەعویزی فایبەری میوە و سەوزۆ بۆ بکاتەوە ئەگەر نەشی خۆیت. زەیتی زەیتون خۆشەویستەکانم یەکێکە لەو زەیتانەی کە بۆ جیهازی هەزمی هاوشێوەی نییە. لە زۆربەی حەپەکانی کە بۆ مەعیدە و بۆ کۆڵۆن بەکارهێنرێ باشترە. ئەزانی ئێمە چەند کێشەمان هەیە ئەمڕۆ لەگەڵ کۆڵۆنی خۆمانە، لەگەڵ جگەری خۆمانە. ئادەی یەکێکم پێ بڵێن لە ئێمە مسکینەیەشێ، یەکێکم پێمان بڵێ وەڵا بە جگەری چەوری نەبێ، یەکێکم پێ بڵێ وەڵا قۆڵۆن و غازاتی نەبێ. نیمانە، تەندروست نین، سەحی نین. بەڵام زەیتی زەیتون چاکترین مادەیە کە ڕێخۆڵە و مەعیدە ئەشواتەوە. سوبحان الله، ڕۆژە تاقی کەرەوە بە برسێتی تۆزە زەیتی زەیتون بخۆ، لەگەڵ خواردنێکە، لەگەڵ زەڵاتەیەکە، لەگەڵ هەنگوینێکە، لەگەڵ خەلێکە بیخۆ، اینجا ئێوارە سەیری مەعیدەی خۆکە. بزانە غەزات ئەمێنێ، بزانەوەی پێوترا کۆڵۆن ئەمێنێ، بزانەوەی کە پێوترا بێتاقەتی لە مەعیدەیە ئەمێنێ، بزانە هەز ناکەی لاشە و سووک بووە، لاشە و خۆش بووە. بەڵێ تاقیکەنەوە، ئەگەر گلەیەکتان هەبوو ئەو کاتەوەرن لە منی بکەن. بەڕاستی چاکترین و باشترین عیلاجێ بۆ جۆگەی هەرس کە لە زەیتەکانە هەبێت چییە؟ لە زەیتی زەیتونە ئەیدۆزینەوە و ئیسفادەی لەکەین. بۆ ئەو کەسانەی کە تکام وایە، ئەو کەسانی کە قۆڵۆنیان هەیە عیلاجی نفسی نەخۆن، دەرمانەکانیش کە لە سەیدەرەکانە هەیە تەرکیکەن، بشنەوە سەر ئەسڵی شتە تەبیعیەکە، زەیتی زەیتونی سروشتی بەکاربێنن. ئەو کاتە زۆر ئیسفادەی لێ ئەەکەن، ئەو غازات و هەوا و بێتاقەتی و سووتانەوەی ناو مەعیدە و ناوسکیان نامێنێ و هەست بە سووکیەکەکەن. دوو، ئەو چەوریانەی کە لە ناو جگەرمانە ئەمڕۆ نیشتووە، ئەو هەموو ئەمەلیاتی زراوی ئەمڕۆ ئەکرێ. ئەزانێکێ لە ڕێگرەکانی بەردی زراو وە چەوری جگەر زەیتی زەیتونە. ئەم حەقەتازان کاتە پێویستمان بۆ نابێکە مادەیە بەکاربێنین کە نەزانین چی تایە، چونکە کۆلی سیستۆکاینینی تایە زەیتی زەیتون کە باشترین عیلاجە بۆ زراو و بۆ گورچیلە و ئەفۆن بۆ جگەر کە ئینسانی ئیسفادەی لێ بکە. تەنانە دوا لە مێشکەکە پێڵێ تۆ تێر بووی پێویستە بە خواردنی تر نییە. یعنی حتا لێەوە کە هۆرمۆنەکە ئەڕژێ کۆلیستۆکاینین ئیعازیا بە مێشکیش کە ئینسانەکە تێر بووە. لەبەرەوە پاکەرەوەی نەک مەعیدەیە، نەک ڕیخۆڵە گەورەیە، نەک کۆڵۆنە، پاکەرەوەی جگەریشە بە دەرەجەی یەک. بۆیە ضرورە ئاگامان لێی بێ ئەو کەسانی کە تەشەموعی کەبەدیان هەیە، ئەو کەسانەی کە چەوری جگەریان هەیە ئاگایان لێ بێ ئەوەی کە بەردی گوشیلەکانیان یاخود بەردی زراوەکانیان لە بەرێک هەڵەوە شوێنێ یاخود ناڵێ دروست بێ چییە؟ هەر لە بیدایەتی دروست بوونەوە زەیتی زەیتونە. بۆیە فود ئەند دڕەگ ئەدمینستریشن، منەظەمەی خواردن و دەرمانی عالەمی ئەڵێ هەموو ڕۆژێ هەموو ئینسانێ ئەبێ 2 کەوچک زەیتی زەیتون بخواتەوە، نەک لەبەر ئەمانەی بگرە لەبەر دڵ و لەبەر کۆلیسترۆڵ و لەبەر بۆری خوێن و لە بەشتەکانی تریش. سبحان الله، پاش چەند ساڵ، پاش 1400 ساڵ منەظەمەی غیذایی عالەمی ئەگاتە ئەو قەناعەتەی هەموو ڕۆژێ هەموو ئینسانێ ئەبێ 2 کەوچک زەیتون بخواتەوە. هەموو دنیا
هەموو سیاسەتمەدارەکان، هەموو دکتۆرەکان، هەموو مۆهەندیسەکان، هەموو ڕاوێژکارەکان، هەموو بەڕێوەبەرەکان، هەموو مامۆستاکان لە ئەخیرا بەناچاری ئەبێ بێنەوە سەرخوانەکەی پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم سەرداخەن و ڕاوێژی پێ بکەن، بڵێن ئەی پێغەمبەری خوا چی بکەین و چۆن بڕۆین وە چی بخۆین و چی لەبەرکەین. گاڵتە نییە، چونکە ئەو پێغەمبەری خوایە کە وەکو مامۆستا مەحویە فەرمێ ئەو بەحرەیە کە قوڵەکەی نازانین وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدركي غوري ناكا غير علم الله سبحانه. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.